ئەو شەوەی لە بن دەبابە گەڕاینەوە. بەڕێزان باڕووداوێکی سەردەمی ئەنفالەکانتان بوو باس بکەم. ئەو کاتەی کە پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی بوون لە شاخەکان لە سەردەمی ئەنفالەکان لە چیاکان ماینەوە بۆ ئەوەی مانی هێزی پێشمەرگا بسەلمێنین. شەوێک من و کاک شەید مەلا عومەر و کاک سەعدوڵڵا و کاک زەید کاتێک کە لە سەرچیای هەورێ بووین دیارە شۆر بووینەوە بەرەو دۆڵی هیران و نازەنین. گەیشتینە گوندی کونەفلوسا. کونەفلوسا مەشعورە کە بێ ئاوە. بەڕاستی ئێمەش زۆر تێنو بووین چینە سەر کانوەکە ئەو کانیەی کە لە ژێر یا لە ناو مزگەوت بوو. لەوێن دەرێ ئەومان خواردەوە مەتارەکانمان پڕ کرد. بەوێدا بە گەڵیەکەدا شۆر بووین کە تەنیا ڕێی ئینسانە، ڕێی کەر و بار و وڵاخە. دۆڵێکی سەختە، شیوێکی سەختە، ڕێگایەکی سەختە. بە هەر حاڵ لەوێ هاتین هەتا گەیشتینە سەر جادەی سەرەکی کە ئێستا سەیتەڕەی لێیە کە ڕێگای هیران و نازەنینە. مەرقەدێکی لێ پێی دەڵێن شێخ محەممەدی بەرگەری. لەو ڕاستی شۆر بووینەوە بەرەو ڕووبار بۆ ئەوەی چینە چیای ئاوەگەر بۆ ئەوەی لەگەڵ مەفرەزەکانمان یەکتر بگرینەوە. هەر هەندەمان زانی کاتێک گەیشتینە بندە بابا نەمانزانی ئەوە معسکەرە. ئەمن ئاوا دانیشتم ئاوام لێ کرد بۆ ئەوەی بزانم ئەوە چییە، تەماشە دەکەم دەبابەیە لولەی ئاوا ڕۆیشتووە معسکەرە خەڵکێک خەوتووە. ئیدی یەکسەر خۆمان بە عەردی دادا لەسەر ژی درێژ بوو. نەفەرەکانی دوای ئێمە ئیشارەتیاندا بوو ڕاوەستان ئیشارەت مژگوتمان دانیشتم لە شوێنی خۆ. بە هەر حاڵ بە چپەچپ و بە چرپەچرب ئەمە بە ئەسپایی گەڕاینۆ دواوە. وەختێک ڕۆیشتین بەرەو دەم ڕووبارەکە معسکەرەکە دەبابەکە لە ڕووبارەکە زۆر نزیک بوو. گەیشتینە سەر ڕووبار. ئیدی ئەوان خەبەریان بوویەوە دەستیان بەلایت لێدان و بلازکتۆر کرد. ئەمەش لە سەرزجی خۆمان تەخت کرد هەستیان نەکرد. ئیدی دوای ئەوەی کەلایتەکانیان کوژاندەوە ئێمە هەنگاو بە هەنگاو بەرەو نێو زجی چیای ئاوەگرد دەڕۆیشتین حتا گەیشتینە سەر چیای ئاوەگرد. لەوێن دەرێش لەسەر چیاکە بەم شەوە بەبێ مەوعید بەبێ جیهاز لەگەڵ شەهید جیهاد و شەید نەوزاد یەکترمان گرتەوە. ئەوە شتان بۆ باس ناکەم چونکە لە گرتەیەکی تر بۆم باس کردبوون.